ژنێک کە چارەنووس ژیانی بە سیاسەتەوە گرێداوە، کچی سکرتێری پێشووتری پارتی دیموکراتی کوردستان و هاوسەری سکرتێری گشتی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستانە. پێچەوانەی زۆربەی سیاسیەکانی کوردستان زۆر کەم قسە دەکات، بەڵام کاریگەرە و زۆر جاریش قسەی یەکلاکەرەوە دەکات، بە تایبەت لە ناو حیزبەکەیدا. لە ئێستادا یەکێکە لە سێ کوچکەکەی بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان، شانبەشانی مەسعود بارزانی و نەوشیروان مستەفا ناوی دەهێنرێت. هێرۆ ئیبراهیم ئەحمەد لە دایکبووی 12 حوزەیرانی ساڵی 1948 کچی ئیبراهیم ئەحمەد نووسەر و سکرتێری پێشووتری پارتی دیموکراتی کوردستانە. ساڵی 1972 بەشی دەروونناسی کۆلێژی پەروەردەی زانکۆی بەغدای تەواو کردووە. ماوەی 4 ساڵی خوێندنی لە زانکۆی بەغدا دەستگیرانی جەلال تاڵەبانی بووە. خۆی دەڵێت تاڵەبانی پەلەی بووە لە هاوسەرگیریەکەیاندا و بەگاڵتەوە پێی وتووە بڕوانامەکەی خۆی دەداتێ ئەگەر واز بێنێت لە زانکۆ. لە سەرەتاکانی دامەزراندنی یەکێتیدا لەلایەن حیزبەکەیەوە ڕادەسپێردرێت بۆ پەیوەندیکردن لەگەڵ ڕێکخراوەکانی فەڵەستین و توانیوێتی چەک و هاوکاری بۆ یەکێتی دابین بکات. لە ساڵانی هەشتاکاندا بەشێک لە ژیانی لە ناو بنکە و بارەگاکانی یەکێتی لە شاخ تێپەڕ کردووە. لەو ساڵانەدا زیاتر کاری وێنەگری کردووە. لە گرنگترین کارەکانی بە دۆکیۆمنتکردنی کیمیابارانی گوندی یاخسەمەر بوو. هێرۆ ئیبراهیم ئەحمەد لە دوای ڕاپەڕین زیاتر خۆی بە کاری فەرهەنگیەوە سەرقاڵ کرد. بە بۆچوونی هەندێک چاودێر هیچ سیاسیەکی هەرێمی کوردستان ئەوەندەی هێرۆ ئیبراهیم ئەحمەد گرنگی بە بواری فەرهەنگی نەداوە. لە 90ەکاندا ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانی دامەزراند. ساڵی 1997 ناوەندی چاپەمەنی و ڕاگەیاندنی خاکی دامەزراند کە لە تەلەڤیزۆنێک و 2 گۆڤار پێکاتبوو. ساڵی 2000 کەناڵی کوردساتی دامەزراند. هەرچەندە یەکێتی بۆ خۆی مەکتەبی ڕاگەیاندنی هەیە، بەڵام هێرۆ ئیبراهیم هەرگیز کەناڵ و دەستگا میدیاییەکانی خۆی نەخستە ژێر ڕکێفی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتیەوە. دوای ئەوەی تاڵەبانی بووە سەرۆکۆماری عێراق، هێرۆ ئیبراهیم وەک خانمی یەکەمی عێراق ناوی دەهێنرا، بەڵام لە کەم بۆنەدا شانبەشانی تاڵەبانی وەک خانمی یەکەمی عێراق دەرکەوتووە. هەرچەندە چارەنووس ژیانی هێرۆ ئیبراهیمی بە سیاسەتەوە گرێدا بوو، بەڵام تا ساڵی 2010 هیچ پۆستێکی سیاسی نەبوو. لە کۆنگرەی سێهەمی یەکێتی لە ڕۆژی 1 حوزەیرانی ساڵی 2010 با بەدەستهێنانی 1070 دەنگی یەکەمی کۆنگرەی بەدەستهێنا و بووە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی. بە نەخۆشکەوتنی تاڵەبانی لە کۆتایی ساڵی 2012دا ڕۆڵی سیاسی هێرۆ ئیبراهیم ئەحمەد زیاتر لە هەر کاتێکی دیکە دەرکەوت. سەرباری ئەوەی کۆسرەت ڕەسوڵ و بەرهەم ساڵح جێگرانی تاڵەبانی بوون لە یەکێتیدا، بەڵام هێرۆ ئیبراهیم بە بەهێزی دەرکەوتوو بەکردەوە لە دوای نەخۆشکەوتنی تاڵەبانیەوە ئەو یەکێتی بەڕێوە دەبات. هەر ئەوەش بووە هۆی ئەوەی لەلایەن دووباڵەکەی تری یەکێتیەوە، واتە لەلایەن کۆسرەت ڕەسوڵ و بەرهەم ساڵحەوە هێرۆ ئیبراهیم ئەحمەد تۆمەتبار بکرێت بەوەی دەستی بەسەر یەکێتیدا گرتووە. بە تایبەتیش تۆمەتبار دەکرێت بەوەی بە ناوی تاڵەبانیەوە دارایی یەکێتی بۆ بەهێزکردنی پێگەی خۆی لە ناو یەکێتیدا بەکارهێناوە. لە دوای تاڵەبانی گەورەترین کێشەی یەکێتی کێشەی بڕیاردانە، بە جۆرێک کە سەرکردایەتی ئەو حیزبە لەسەر بڕیارە قورسەکان ناتوانێت بە ئاسانی بڕیاری یەکلاکەرەوە بدات. بەڵام لەو ماوەیەدا هێرۆ ئیبراهیم توانیوێتی بڕیارە قورسەکان لە بەرژەوەندی خۆیدا یەکلایی بکاتەوە. هەر لە دەستنیشانکردنی قوبا تاڵەبانی بۆ پۆستی جێگری سەرۆکی حکوومەتەوە بگرا تا دەگاتە یەکلاییکردنەوەی پۆستی سەرۆکۆماری عێراق بۆ فواد مەعسووم. لە ئێستاشدا پەیوەندیەکی بەهێزی هەیە لەگەڵ نەوشیروان مستەفادا و ڕۆڵی سەرەکی بینیوە لە ڕێکەوتنی سیاسی نێوان گۆڕان و یەکێتیدا. خۆی دەڵێت لە هەموو قۆناغەکاندا پەیوەندیەکی باشی هەبووە لەگەڵ نەوشیروان مستەفادا، تەنانەت ئەو کاتانەشی کە نەوشیروان مستەفا لەگەڵ تاڵەبانیدا ناکۆک بوون. لە ماوەی 1 ساڵی ڕابردووشدا کە هەرێمی کوردستان لە قەیرانی سیاسیدایە، هێرۆ ئیبراهیم پەیوەندی خۆی لەگەڵ مەسعود بارزانیشدا نەپچڕاندووە. هێرۆ ئیبراهیم نەتەنها لەسەر ئاستی کوردستاندا، بەڵکو لەسەر ئاستی عێراقیشدا بە بەهێزترین سیاسەتمەداری ژن دادەنرێت.
هەرچەندە دەوترێت لە کۆمەڵگای کوردیدا کۆسپی گەورە لە بەردەم بەشداریکردنی ژنان لە سیاسەتدا هەیە، بەڵام هێرۆ ئیبراهیم ئەحمەد توانیویەتی وەها خۆی بەهێز بکات کە لە ڕیزبەندی گۆڤاری سۆڵتدا بۆ ساڵی 2016 لە ناو 100 ژنی بەهێز و کاریگەری جیهاندا پلەی 17 پێدراوە.